عکسێ ئەوڕۆ ئەمن و نەدا خێزانم کە هەموو ڕۆژێ سەردانێرە دەکەین کاژمێردا لۆ 11 دەینە قاعەی ڕاضەی کە تەمرینی خۆمان دەکەین و نەداکوەوە ئێستا هاتی ناخۆشە سبینیان هەڵدەستی ناخۆشە بە زۆر کە دێنە تەمرینی نەزانم کە دەچینەوە ماڵێ ئاخیری خۆشەکەتەوە دەبێتەوە ماڵێ ئەوەتەوە طبعا ئێستا چین ڕۆیشتنی بکەین دەبی کار چارێکێک ئەرەوەڵە چارێکێک بە ئەوڕۆ بیکەین ئازا خۆشت گورت کە دەمێت زوو تاوا چونکە ئەو ڕۆ زۆر ئیشمەیە با پێ ڕابگەین بۆ ئیشەکان هەموو ڕۆژێ تقریبان 40-50 دقا ڕاضەی خۆمان دەکەین چارێکێک کاردۆی دەکەین وەڵا بەپێی وەختەکانمان زۆربەی جارەکان هەموو هەفتەکە کامل ڕۆژەکەی دەی هەندێک جاری 3 ڕۆژ دەی هەندێک جار مخالفەی دەکەین 2 ڕۆژ دەی بەپێی ڕێککەوتنی خۆمان بەس وەختەکانمان تقریبان سەعات 10 لۆ 11 ئەمن تقریبا 10 دقا لە 15 دقەیە دوای تەمرینەکانی خۆم دەست پێ دەکەم کە تەواوش دەبن پای سفلی دەکەم لە بۆی وەزن زۆر زیاد نییە لێیە کاردوێم کەمە بەس دەمەی ئاسن و فتنس زۆر دەکەم ئاسنەکانم پێ خۆشترە خاستن تەمرینی سینجی زۆرم حەز دەیە وەڵا ئەگەر ڕاستی دوێ ڕاضە ناخۆشە بەخوای ناخۆشە بەس شتەکە تەندروستە پێویستە بە قەنەعەتی خۆم و خۆراک ئۆکسجین پێویستە لۆ دەستی ئینسانی ڕاضەش هەندە زۆرورە لۆ ئینسانی لەکن منەوە یعنی بە خەڵکی ڕادەگەیانم کە ڕاضە ببیتە شتێکی ڕۆژانە کۆت و خواردنی دەخۆی ئۆکسجین هەڵدەمژی پێویستە ڕاضەش بکەیت ڕاضەی نەکەی مار دوێران نەک بەس ئەوەی بێ قاعیدەتانی لە دەرێ لە حەدیقەی لە هەر جەیەک دەتانی مەسەن پیاسە خۆت بکەیت المهم حرەکەک هەبی وەڵی ئەساسەکە تەندروستیە ئەمنونەدا دەمانەوێت تەندروستیەکی باشمانە دیکە ئینسانیش تەندروستیەکی باشی هەبوو هەم دسمی جوان دەبی هەم ئیشەکانی بە جوانی بەڕێوە دەکا یعنی بەڕێوە دەبا و لە ژیانی ڕۆژانەشی دڵخۆش دەبی پێشتر بەتەنیام دەکرد ئەوە یعنی کە من زەواجمان نەکردو پێش ئەوەی زەواج بکەم بەتەنیام دەکرد بەس ئێستا پێکەوە ئێستا خۆشترە طبعا نەدا زیرەکە لە یاریکردن و شتیوە مستەوایکی باشی هەیە کەەوەش دەگەڕێتەوەی خیبڕەی پێشان یعنی نەدا لە مێژە یاری دەکە ئەم کاتمە ناو ژیانی ئێستا یەک ڕۆژ بەبێ من ناپاین بتەقاع لەژێ من وا تەواو بوو دە دەقی من ئەم قڕم بەسەری جارێ 3-4 دقەی منیژمایە یاڵە دڵ لە ماڵێ هەموو خواردنەکانم دایتە ڕۆن نییە برنجی دایتی بەکاردەینم نان نییە ئەگەر نانیش هەبی دەبی دایتەکان ینی ئەوەی نەبی بڵێم کیفی خۆم بێمە ئەوە بکەین بەخۆی عادەتەن خواردنی دای زۆر ئەوەی تێدا نییە ئاوەکی خواردنی احتیاجی نییە لێیە برنجەکە دەبی سەحیبی شۆربە ئەو شتانە دەبی هەمووی سەحیبی بە ئاوی گۆشتەکەی لێدەنێم ناتام زۆر ئەوەی بکەم لێیە بەس خواردنی ئێستا مەسەڵەن احتیاجیە زۆر شتی تێدایە زۆر ئەنواعی تێدا بەس ئیسحی دیارە ینی سابتە ئێستا یاری سینگم هەیە ئەزە پێش یاریکردنی عادەتەن ئاوی زۆر بەکاردێنم لە کاتی ڕاضەکردنی ئەوتان لە فکر نەچین کە ئاو خواردنەوە زۆر زۆر
هەفتانە کۆرسەکەی من سێ یاریە. یاری یەکەم کە ڕۆژە کامل سینگە، ڕۆژە کامل پشتە، ڕۆژە کامل لاقە. ئەزە پاش ئەوەی کە ئەو سێ یاریە تەواو دەبی سێ ڕۆژان پاشان دووبارە دەکرێتەوە. طبعا ناخۆشترین ڕۆژ کە یاری قاچم هەیە، زۆر ناخۆشە. سەبارەت بە تەشەنوجی کە زۆر جار ئەو سوالە دەکرێت ئەوانەی کە یاری دەکەن، عادەتەن هەفتەی یەکەم زۆر ناخۆشە، تەشەنوجاتی کامل. ڕۆژەکانی دیکە تەشەنوجاتێکی زۆر خەفیف دەکەی کە بە گوێرەی یاریکردن و بە گوێرەی ئەوەی کە ئەو تەمەنێک کە لە ناو یاری تەشەنوج نامینێ بێخەم بە نەترسیت لە تەشەنوج. لە یەکەم ڕۆژەوە کە زەواجم لەگەن نەدای کرد یەکسە گۆتم خواردنی دایت، چونکە گرێنتیە بەیەک مانجێم دەمە 100 کیلۆ. زۆرم حەز لە خواردنیە، بەڵام دەبی ئاگامان لە جسمی خۆمان بی، لە تەندروستی خۆمان بی. لێ بە ناچاری لە ماڵەوە هەموو شتەکانمان دایتە. سەبارەت بە شیرینی، ئەمن زۆرم حەز لە شیرینیە و شیرینەکانیشمان چ لێ کردیە، نەدا کێکی وام دروست دەکا دایت. بەڵام و زۆربەی کێکەکانیش کە بەکاری دەینین هەردایتە، بەڵام ناوە مخالفەی دەکەم. کۆرە وەڵا دەی مخالفەی بکەیت. هەفتەی چەند جار مخالفە دەکەم، وەڵا برێ لە هەفتەی چەند جار مخالفە دەکەی. بەلایەن کەمێوە هەفتەی ڕۆژێک 2 ڕۆژ مخالفە دەکرێت. ئەوەش بە گوێرەی وەی کە دەچینە ناو خەڵکی و ئیڤێنتمانەیە و یان ڕیکلاممانەیە و ناکرێ برێ هەردایتم. دەچمە کنداکم 1 دۆڵمەی لێ دەنێ لەگە یاپراغی، معقولە برێ ماخۆم، وەڵا دەخۆم، بەس بەکەمی دەخۆم. یان دەچینە شوێنێکی یان میێوانداریە لەو شوێنەی خۆم شتێکی دایت نییە دەخۆین. بەس زڕورە کە مەسەلەن زۆربەی وەختەکان، زۆربەی مەسەلەن جەمینا خواردنێ دایت زیاتر بەکاردەینی. تاو یاریەکانتە ئەو ڕۆژەوە تەواو بووی، ئەزە خۆشترین ئەحساسە. بەزەوەشمان کرد بە ئەو یاریەش تەواو کرد. ئێستاوەش تەواو دەکەین بە خێرایی خۆت خڕ دەکەیەوە و دەچینە سەر ئیش. ماشە. ماندی نبووی دەڵێ؟ ماندی بوویتە؟ ئەوە ماندی نابی. ئەجا پێم خۆشە پاژە و یاریەک لەگە تاریف بکەین. چە؟ تاریف بکەین. ئەوەش دەبێ. زۆر جار هەبووە نەدا خۆی مادی کردیە خواردنی دایتی لۆمە چا کردیا، بەڵام تەلەفۆنەکەم لێ هاتیە زۆڕوری بووە ئیشەکە چوویمە بێ خواردنی خۆشیش دادێ. تووشی بووی مەدەوێ خواردنەکەشم خواردیە و نەداش بە تەنیا فەقیری خواردنە دایتەکەی خواردیە. ئەمپای خۆی هەر تووڕە دەبووم. بەتەنێ وەرە حازریکۆ بەتەنێ بخۆی خۆش نییە. چ خواردنەک بێتە پێش چاوم ڕزیمی دەشکێنم، وەڵای زۆربەی شتەکان بەس خۆم لادایە. ئەوەی کە زۆر حەزم لێ یاپراغە، گەڵامێ و بریانیم حەز لێیە، کەبابم حەز لێیە. دڵەکەم چمایە تۆ حەزت لە هەمووی. حەزم لە هەمووی، بەڵام واشم نەکردیە کە مەسەلەن ڕجیمیەکەش بەلاوە نێم یان خواردنی دایت بەلاوە نێم، بەڵام شتێکم ما خواردیە. یعنی مەسەلەن گەڵامێوەکانە هەبێ خۆی گچکێ 6 دانەم خواردیە، 5 دانەم خواردیە، بەڵام پاشان هاتیمە ڕیازەم کردیە یان ئەو خواردنانە زیاتر نیڕۆیان دەخۆم، شەوانە هیچ ناخۆم. شەوان زۆر خراپە، هیوادارم کەس شەوان خواردنانە نەخوا.
والله ئەمن لە خۆم نالێم ڕێجیمم 100% بەس ئاگام لە خۆمە خواردنەکانم بلێن بینی هەردووکیانە بەس وڵای هەموو خواردنێکی خۆشە بەس ئەوەی دڵمەی داکەم بەس ئەمن حەسایمەوە دەچمە ماڵی خەسووم دۆڵمەوی جیاوازە تام و لەزەتی جیاوازە دەچمە ماڵی داکەم هەر ئیویش جیاوازە دێمەوە ماڵێژ نەداش دۆڵمەی دروستکە کارەسە خواردنەکانی نەدای زۆر خۆشە بێن بۆ ناخۆش یعنی ئەمن لە خۆم حەسایمەوە سێ شوێنی جیاوازم بێ بە خۆشحاڵیەوە ئەو میزیکە کە جێتان لێ ئێستا لە ناو هۆڵەکەی پێەیە ئەوە میزیکی خۆمە کە 58 خولەکە 58 دقەیە کە ئەو میزیکم تایبەت دروست کردیە لۆ ئیڤێنتی لۆ قاعەی هۆڵەکانی وەرزشی و لۆ مۆڵەکان فکرەی وەم لۆ هات ئایدیای وەم لۆ هات کە زۆر جارەمە سەفەر دەکەین لە شوێنەکان دیکە میزیکی خۆیان هەیە کە تێکەڵاوی کولتوری خۆیان کردی ئەمش پێم خۆش بکە میزیکەچی دروست بکەم لەو شوێنانە کە کوردانی تێدابی ئێستا هەندە چی دیکە کە جێ لە میزیکەکەی دەبی بابەتی کوردیم تێکەڵکێشی ستایلی بیانی کردیە ستایلەکە هاوسە هیوادارم بە دڵتان بی و ئەوانەی کە وەرزشیش دەکەن هیوادارم بە دڵی وانیش بی کە دێمەوە ناو هۆڵی وەرزشی جێ لەو میزیکانە ڕادەکرم کە لە ناو هۆڵەکەی پێەیە شتێک نییە کە تایبەت بی لە خۆم جێ ڕابگرم چونکە حەزم لێیە جەوی ناو هۆڵەکەی بە تەواوی وەربگرم یعنی تێکەڵاوی ناو هۆڵەکەی بم ئەوانەی کە لێرە یاری دەکەن کو هاوار دەکەن کو تێکەڵاوی ناو یاریەکە دەکەن حەزم لێیە ئاگداری وان بم کە زۆر جارە من میلۆدی دەنووسمەوە یان ئیشی مۆسیقای دەکەم حەزم لێ ئەو شتەی کە لە سروشتەوە لە تەبیعەتەوە وەریگرم ئەجلۆی حەز ناکەم کە بێمە ناو کۆمەلگای یان بێمە ناو یاریکردن یان ناو شۆپینگی شتێک تایبەت جێری ڕابگرم دەمەوێت ئاگام لە هەموو دەوروبەری طبعا دەمەوێت من جیاوازم دەمەوێت جیاواز بم لەگەڵ هەموو مرۆڤەکانی دیکە کە ئەوان ڕەنبی حەزیان لێبی گیان لە گۆرانیەک سەر هیچ فۆنەچی دەخەنە ناو جیان بەڵام ئەم حەزم لێ تێکەڵاوی ناوخەڵ یان دەمەوێت تەواو دوورکەومەوە زۆرم حەز لە ناو دارستانە زۆرم حەز لە شوێنی هادئە بەڵام کە تێکەڵاوی ناو کۆمەلگای دەبم حەزم لێ وەچوان بم دەتوانم بڵێم کە لە کاتی یاریکردن میلۆدیەکی تەواوم لۆ نەهاتیەوە چی خۆم بەڵام دەتوانم بڵێم سوودم لێگرت چونکەی کە یاری یەکەم دەمەوێت ئاگداری دسمی خۆم بم کە مثلەن ئەو شوێنە دەجولێتەوە ڕاضی دەکا نامێ مێشکم بە شتێکی دیکەم مەشغۆڵبی بەڵام دەتوانم بڵێم وەرزشکردن ئایا لۆ دروست دەکا بیرۆکەی نوێ لۆ دروست دەکا کە کار لەسەر چ میزیکەچی بکەم یەک لەبار چەند ساڵە وەرزش دەکەم حساب ناکرێت وەلەوەندە پیریژ نیمە بەڵام مدەیە ساڵی وایە بە کاملی یاریم کردووە پاشان یەک ساڵ ئۆفم دایتە خۆم پاشان دەستم پێکردیتەوە پاشان وازم هینەیە پاشان دەستم کردیە بە خواردنی پاشان نازانم یعنی سابت نەبوویمە هیوادارم تاو یعنی دەبی سابت بم سەبارەت بە مانجی ڕەمەزان کە ئەو مانگە پیرۆزە کە پێویستە هەمومان عیبادەت بکەین چونکە دڵنیا بن دنیایەکی دیکە چاوەڕێمانە یەک لەبارە خۆم لە کاتی ڕەمەزانان وەرزش ناکەم بەڵام ڕۆیشتن دەکەم پاژنان خواردنی فتاری سەعاتێک بە پێیان لەناو حەدیقەی دەڕۆم بەڵام نایمە ناو هۆڵی وەرزشی دەمێ ئیسراحەت بە دسمی خۆم دەم کە مەسەڵ یاری ئاسن دەکەم بەڵام ئەوەی لەبیر ناکەم ڕۆشنەکەی هەر دەکەم ڕۆشنەکە زڕورە کە مەسەڵەن نی سەعاتێک جوولەمان هەبی و مانجی ڕەمەزانیش زیاتر ئاگداری خواردنەکانم دەبێت دەڵاتەوە
هاجي أم توابون كنت تواو دبي يقدر قدوق لما يلا دي ويازدا أو تواسط تواو يلا صوبيتو أم توابون أو رو حزم تشتي ياري بلاي ستيشن بيجي ياري يتشي كاين غبرة يلا دي عازري أمن أتورو دبيوة أمن دبا مو يلا بانا دا لها مشتكان لي مباتوا كم خوش دي اشتواها Oh my god صاروخ دي برو والله قول إلا ما كنت تماشا طبعا زود زاريو سؤال لما ذكري الريال چين دريا او ندا چين دريا نوجين چين دريا يعني لقى مكان لقى مكان لا قوي امنو ندانا بريم كامينيا والله من هرب شبو بس انت الزر يعني دوما من النقوت يا برشي والله ما قاعد يروجني تنقمي والله رازك امني بالدياري كدني برشش بردو ليه ببيرتنا معايا مش قيدنا ما دام من ريال ريال دورات سم ما بتسمو دام من ريال برشلونه ايه تلو خذ الريال نبوي والله يجانا تشي قولي كذا منو والله وش كأوزنا نادي بيك لو خذ اختيارك أوزا سم برشلونة ما يتو ريال تو لما فاش لما ليه ايه شر دبي كيما دستيدك كان من حزم الشرني ده من برشلونه ناضل لك بحزم لقوي عملي بلي الريال عم الحزم لي سبارت با دنگم كزور زاد برسن او موزیکم که دروست کردیه پێم خۆش هەمووتان جێڕا بگرن لە کەناڵ یوتیوبی خۆم کە ئێستا بەردەستە 58 خولەکە بە ناوی زۆنی کوردستان دەنجی منیشی تێدایە هەندێک کەڤەری گۆرانیم کردیام وەک بابەتی گۆرانی کوردی خۆمان فۆلکلۆری کوردی خۆمان کە ڕمیکسم کردیە و یەک دوو گۆرانی عەرەبی بە دەنجی خۆم گۆیتم هەم کوردیەکەم عەرەبیەکە بە دەنجی خۆم گۆیتم هیوادارم جێڕا بگرم بزانە دەنگم کووە حبيبي برشلوني يموت ببرشلونة وانا ما ادري بيه لكن بغير العيون حبيبي برشلوني يموت ببرشلونة بس هالحزم لي قوراني بلي نەدا زۆر جار کە خەریکی موزیک دەبم زۆر جێڕادەگری لە میوزیکەکانم و ناوناوە لەگەریشی گۆرانیەکەی دەڵێتەوە طبعاً هەر میوزیکە کە چا دەکەم یان دروست دەکەم لۆ بابەتی ڕکلامی بی میوزیکی ڕکلامی کە لێ خۆم ئێستا لە بابەتی دراما و لە بابەتی ڕکلامی میوزیک چا دەکەم و میوزیکەکانی خۆشم نەدا زۆر بەپەرۆشە کە تەواوی دەکەم حەزی لێ یەکەم کەس جێڕا بگری دەڵێ دەبی هەموو شتەکان یەکەم کەس بم يكم و لێرەوەم داوا لێبرنیە دەکەم دڵێن لو دلكم وڵی ناوناوە نەدا دەزانم کە زۆر سترێسم لەسەرە زۆر قەلاقام زۆر جا قسەم لۆ دەکا ناوناوە ئاگام لێ نیەویش هەز دەکەم عادز دەبێت لێرەوە داوا لێبرنیە دەکەم طبعا کە ئەمنی ئیش دەکەم ئەو هەمە شووریش بوویمە دەچمە عەمقی ئیشەکەی دەبی ئیشەکەی زۆر گرنگی پێ دەدەم مواعیدە من زۆر جددیمە لە مواعیدی کە مواعید دەدەم تاواو ئەوزە خۆشەویستان ئەوتان لەبیر نەچی وەرزش زۆرەوە زۆر جاری سوال دەکرێ ئەوانەی کە قەڵەون بێنە قاعە بێنەوە هەڵی وەرزشی
نعم لقوي نيمة كأواني كقلون بيننا ضرورة أوانيش بينا هولي ورزشي بس لهمو مهمتر لبس حتي خود تكاتان لي دكم كو خواردنەکە مهمە لۆ مرۆڤ ئۆکسجین ئەوە مهمە لۆمە هۆڵی وەرزشیش کە زۆر مهمە گرنگ پێدا ئەوەشتان لە بیر نەچی دوو سپرایزم هەیە موزیکە کە مانجی ڕەمەزانێ بڵاوی دەکەمەوە و جێژنی ڕەمەزانێز مانجی جێژنی ڕەمەزانێش موزیکە چی دیکە بڵاو دەکەینەوە ئەمن تەواو نداتستيه. أنا أريد أطلب من الكل يهتم بصحته، وشون تهتم؟ من الأكل والرياضة والحياة الصحية، فابدوا من اليوم ما صار شيء، لا تقولوا نحن تأخرنا، تعالوا حتى إذا ما جيتوا للقاعة تمرنتوا امشوا بالحديقة أي مكان بمشي تمشوا، لأن صدق الرياضة أهم شيء بالحياة. ليش؟ على مو صحتنا. طبعا. زۆر مهمة لۆ صحتكم. کاتێک خۆش باي باي بامەش بڕۆنەوە سەر ئیشەکان.